پەتای کۆلێرا بە شێوەیەکی بەرچاو لە هەرێمی کوردستان بڵاو بووتەوە و شاری سلێمانیش بووەتە سەنتەری بڵاوبوونەوەی پەتاکە. بەهۆی زۆری ڕێژەی توشبوونیشەوە باری نائاسایی لە شاری سلێمانی ڕاگەێنراوە. بەداخەوە لەبەرەوەی نزیکەی 2 هەفتەیە پەتای سکچوون لە پارێزگای سلێمانی بە شێوەیەکی بەرفراوان زیادی کردووە. ئێمەش گومانمان نەکرد ئەم پەتایە جۆری کۆلێرای تێدا بێ کە یەکێکە لە پەتا تونند و ترسناکەکانی جۆری پەتای سکچوون. ئەوە بوو بە زووترین کات تیمەکانمان نمونەیان لەم نەخۆشانە وەرگرت و نمونەکان پشکنینمان بۆ کرد لە تاقیقەکانی خۆمان بەداخەوە کۆلێرا دەرچوو. ڕۆژانە 400 بۆ 500 نەخۆشی سکچوون لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی تۆمار دەکرێن کە بەشێکیان پەتای کۆلێران. 3 نەخۆشخانەش تەرخان کراون بۆ توشبوانی نەخۆشیەکە و ئیدارەی خۆجەیی سلێمانیش کۆمیتەیەکی باڵایی بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی نەخۆشیەکە پێکێناوە. ئێستا لە ناو شاری سلێمانی 3 نەخۆشخانە نەخۆشی تیا داغڵەکرێ، بەڵام لە هەموو مەڵبەندە تەندروستیەکان چارەسەر بۆ نەخۆشی سکچوو نەکرێ و لە دەرەوەی شارەکانیش لە قەزاکانی پێنجوێن و سێ سادق و هەڵەبجەی تازە و دەربەنی خان و دوکان و چەمچەماڵ بە هەمان شێوە نەخۆشخانەکانمان لە ئەرکی ئەویان کە چارەسەری نەخۆش بن. هۆکاری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە دەگەڕێنرێتەوە بۆ سەرچاوەی ئاوی پیس. پزیشکانی پسپۆڕی هەناویش هۆشداری دەدەن لەوەی نەخۆشیەکە زیاتر مناڵان و کەسانی بە ساڵاچوو لەگەڵ ژنی دووگیان دەگرێتەوە. کۆلێرا بە زۆری لە مناڵانە بەتوندی ئیگرێ لەگەڵ بە ساڵاچوانەوە لە هەمان کاتە لەگەڵ ژنی سەگپڕ. باری ناسایی ڕاگەێنرا کاتێک کە باری ناسایی ڕاگەێنێت کەواتە ئێمە لە ڕێت زۆنانی واتە لە زۆنی سوورین ینی لە ئێستاە حاڵەتەکانی سکچوونشانەوە زۆرە، بەڵام بە هەوڵ و هیمەتی هەموو لایەک لە هەوڵی سەرچاوەکانی بڵاوبوونەوەی کۆلێرایە بە دوایە ئەگەڕن بۆی کە حاڵەتەکان نەهێڵڕێتوە چارەسەریش. ئێمە لە ڕووی چارەسەرەوە ئامادەین، بەڵام خۆ دەزانیەوەی کە خودی بوونی کۆلێرا تاڕادێک بۆ ئێمە زۆ قورسە، چون خۆ دەزانی کۆلێرە لە وڵاتە دواکەوت و هەژارەکانە بڵاو بێتەوە. بۆیە ئەمەی کە بڵاوبوونەوەی کۆلێرا بۆ خودی سیستەمی ئەم وڵاتە تاڕادەیەک ناشرینە جوان نیە. بەپێی ئامارەکانی تەندروستی سلێمانی تا ئێستا لە سلێمانی نزیکەی 10,000 نەخۆشی سکچوون و ڕشانەوە و کۆلێرا تۆمار کراون و نەخۆشیەکە گەیشتۆتە پارێزگاکانی هەولێر و دهۆکیش. وەزارەتی تەندروستیش 800 ملیۆن دیناری تەرخان کردووە بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە. دابینکردنی بڕی 800 ملیۆن دینار تەنها بۆ پارێزگای سلێمانی کە 800 ملیۆن دینار بۆ دابینکردنی پێداویستیەکانی کۆنتڕۆڵکردنی نەخۆشی سکچوون لە بواری تەندروستیدا کە ئەمە پێداویستەکانی دەرمان و پێداویستی پزیشکی و سەرچاوی مرۆیی و هەندێک ژێرخان و چونکە ئەوانە هەمووی پێداویستی دیکەشی دەوێت تەنها دەرمان و عیلاج نییە، بەڵام ئەمە بودجەیەکی ئیستثنایی و بودجەیەکی فریاگوزاری خێرایە. هەمومان ئومێدمان وایە کە دەتوانین کۆنتڕۆلی ئەم نەخۆشیە بکەین بە پاڵپشتی هەموو لایەکان، بە پاڵپشتی هەموو لایەنە پەیوەنددارەکان بە دڵنیاییەوە ئەم نەخۆشیە کۆنتڕۆل دەکرێت، بەڵام دەبێت بنبڕکردنی یەکجارەچی بکەین بە ڕێخستنەوەی ژێرخانەکانی ئاوەڕۆ سەرچاوەکانی ئاو. تاوەکو ئێستا 3 مناڵ بەهۆی نەخۆشی سکچوون و ڕشانەوە گیانیان لەدەستداوە کە گومان دەکرێت توشبووی کۆلێرا بوو بن. هاوکات نەخۆشیەکە گەیشتووەتە چاکسازیەکان و بە وتەی بەرپرسانی تەندروستیش حاڵەتی گیان لەدەستدان لە چاکسازیەکان بەهۆی کۆلێراوە تۆمار کراوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.